تورکیا لەسەر کوژرانی ئالۆش پەیامێکی گەیاندا یەکێتی. زانیاری نەبیستراو لەسەر کوشتنی سەرۆکهۆزە تورکمانەکەی کفری لە تیوارەوە ببیستن. بەپێی زانیاریەکانی تیوار لەسەر کوژرانی سەرۆکهۆزێکی تورکمان لە کفری، تورکیا پەیامێکی هۆشداری ناردووە بۆ یەکێتی و داوای ڕوونکردنەوەی لێ دەکات. هەر بەپێی زانیاریەکان تورکیا لە ڕێگەی باڵوێزخانەکەیەوە لە بەغدا داوای ڕوونکردنەوەی لە یەکێتی کردووە کە کوژرانی حسێن ئالۆش چۆن بۆ و کێ کردوویەتی. یەکێتیش لیژنەیەکی ئەمنی دروست کردووە و لە 2 ڕۆژی ڕابردوودا دەستیان با لێکۆڵینەوە کردووە. تیوار زانیوێتی تا ئێستا نازانرێ سەرۆکی هۆزی بەیاتی تورکمان بەچی کوژراوە، هەرچەندە سەرەتای ڕووداوەکە باس لەوەکرا کە بە تەقینەوە و دواتر وتیان بە درۆن کوژراوە. بەڵام سەرچاوەیەکی ئاگادار دەڵێت تا ئێستا ئەو لێژنەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن بۆیان ڕوون نەبووتەوە حسێن ئالۆش بەچی کوژراوە. سەرچاوەکە وتیشی پێداگری تورکیا لەسەر ئەنجامی لێکۆڵینەوە و کوژرانی ئەم کەسایەتیە گومانی دروست کردووە بەوەی پێدەچێت ئەو کەسا هاوکاری هەواڵگری تورکیا بوو بێت، چونکە تورکیا گومانی هەیە لەلایەن چەکدارانی قەندیلەوە کوژرا بێت. هاوکات سەرچاوەکە وتیشی لیژنەی لێکۆڵینەوەکە داواکراوە پەرلەمانی عێراقیشی تێدا بێت و بەرپرسێکی عێراقی بە بەرپرسانی باڵوێزخانەی تورکیای وتووە کوژرانی کەسایەتیە تورکمانەکە بابەتێکی عێراقیە و هێزە ئەمنیەکان خۆیان بە دوواداچوونی بۆ دەکەن. دەشڵێت گومان دەکرێت گروپێکی ئێرانی دەستیان لە کوشتنی حسێن ئالۆشدا هەبوو بێت، بۆیە داواکراوە یەکێتی ڕوونکردنەوە بدات. یەکێتیش گومانی هەیە کوژرانی ئەو کەسایەتیە داوێکی هەواڵگری بێت و بەشێک بێت لە ڕووداوێکی گەورەتر، بۆیە تا ئێستا وەڵامێکی ئەوتۆی لەسەر کوژرانی ئالۆش دەست نەکەوتووە. کۆتایی مانگی ڕابردوو لە کفری حسێن ئالۆش سەرۆکی هۆزی بەیاتی تورکمان لە هێرشێکدا کوژرا و کوژرانەکەشی کاردانەوەی زۆری دروست کرد.